کۆڕۆنای نوێ بووە هۆکارێک بۆ ئەوەی لیژنەی باڵای کۆڕۆنا بۆ جارێکی دیکە هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێم و پارێزگاکانی عراق ڕابگرێت و پێداچوونەوە بە ڕێکارەکانی دەواازە سنووری و فڕۆکەخانەکان بکرێت. لە کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بڕیاردرا جگەلەوەی سزا و ڕێنمایی و ڕێکارەکان پێداچوونەوەی پێدا دەکرێت، ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکان ڕاستپێران کە لە زووترین کاتدا پێداچوونەوە بە ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان دابکەن. لەو بڕیارانەی کە دەرکراون مەسلەی ئەو یادانەی کە لە مانگی ئادار یاد دەکرێنەوە، تەمان ئەم یادانە بەرز ڕادەگیرێن بەڵام بەبێ گرتبوونەوەی جەماوەری و داوا لە هەموو لایەنەکان دەکەن بە تایبەت حزب و لایەنە سیاسیەکان کەەوە پابەندی ئەم ڕێنمایە و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ببن بۆ ڕەچاوکردنی تەندروستی هاوڵاتیان. ئەمە یەک لەو بابەتانە بوو کەەوە بڕیاری لەسەردرا و لە هەمان کاتیشدا ئێمە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکانمان ڕاستپارد بۆ ئەوەی ئەم ڕێکارانە پێشنیازەکانی وەزارەتی تەندروستی لە کۆبوونەوەکە پەسەند کرا بە توندکردنی ڕێکارەکان لە ناو پارێزگاکانی هەرێمی کوردستان و پابەندکردنی هاوڵاتیان و کاسبکاران بە بەستنی ماسک و خۆپارێزی لە کۆڕۆنا. وەزیری تەندروستیش دەڵێت بڕیاری قەدەغی هاتوچۆ نەدرا، بەڵام بە هەموو شێوەیەک ڕێکارەکان تون دەکرێتەوە. پێشینەتریان ئەو لەوێت زیاتر ئەو هاتوچۆیە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانی تری عێراق، چونکە ڕێژەکە لە عێراقدا بە چەند هێند بەرز بۆتەوە و هەندێک ڕێکاری تریشەیە لە ڕووی پشکنین و بە دوواداچوونەوە کەسانی هاتوچۆ دەکەن و دانانی ئالەتی هاتوچۆکردن نەکەها بە و شێوازی ئێستا هەروەهات بۆ شوێنە گشتەکان و تۆکمەکردنیان توندکردنەوەی ڕێکارەکانی لەبەرکردنی ماسک و سنووردارکردنی جموجۆڵ و قەرەباڵغی و کۆڕ و کۆبنەوەکان، ئەوانە هەموو بە پلەبەندی کراوە. لە هەمووشی گرنگتر بەڕاستی هۆشیاری تەندروستی و ئامادەکاریەکانی خۆشمانە ئێمە بۆ پێشوازیکردنی نەخۆشان بۆ چارەسەرکردنیان و فراوانکردنی ڕێژە و ژمارەی قەرێولەکان لە چاودێریتر لە نەخۆشخانەکان و دابینکردنی پێداویستەکان و دەسەڵات درا بە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکان بۆ ئەوەی چاودێری بکەن کە ئەو بازرگانانی لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و پارێزگاکانی عێراق هاتوچۆ دەکەن ڕێک بخرێنەوە و هاتوچۆی گەشتیارانیش ڕاگیرە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان و تەنها ڕێگە بەشاندی حکومی و دیبلۆماسی دەدرێت هاتوچۆ لە نێوان عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان بکەن و بڕیاریش درا خوێندن لە هەموو قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان وەکو خۆی بەردەوام بێت بەڕەچاوکردنی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و توندکردنی ڕێکارەکانی خۆپارێزی بۆ پاراستنی قوتابیان و مامۆستایان. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.